داهاتەوەرەکەمان خاتو زەینەب لە ڕۆژاوای کوردستانەوە بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵمانە بەهۆی کێشەیەکی دەنگەوە نەماتوانی ئەو کاتە وەری بگرین، کێشێکی تەکنیکیمان هەبوو. بەڵێ خاتو زەینەب ئەگەر گوێت لێمان بێ ئێستا سڵاوت لێبێ ئەم کاتە و باش دووبارە باسێکی کۆتا بەرهەمی خۆتمان بۆ بکەیت لەگەڵ کۆمەڵە کیژانێکی ڕۆژاوای کوردستان بە ناوی تۆڵ. خاتو زەینەب دووبارە سڵاو لێبێت. سلااو ڕێژ بۆ وەژێ ماخواست بەحسا پرۆژێ بکەم دەستپێکە ئەڵاکردنا وێنا بە گوت بۆی بەنداڵا تشری نەبوو سەروی فکری هانە ماخواستم بەرهەمێکی چێکن گرێدای بەرخۆدانا ژن گرێدای تۆلهلدانا ژن بێ هەمان دەمێ دەمە حەز کرد و هەموو خەباتکار و سیانێن دەرهێنەرێن و تێدە جێ بگرن ژن بن درۆژاوا دەگەلێک گاڵ هاتنە ئاوێتن ماخواستم ژی وەکی ژن شێوازێکی دنێ هەموو و بەرهەمێکی و بەدەستێ ژن وەرە ئاواکردن ماخواستم بەرهەمێکی بێ ڕەنگی داخینەن وەک ستودیۆی مزگین هەمژی ڕۆژئاوا ببن میناکێکی و نەتەنێ جیێ شەرە ڕۆژئاوا جیێ هونەرەیە ڕۆژئاوا جیێ گاو ئاوێتنەیە ڕۆژئاوا جیێ پێشکەتن و دەستکەفتیên ژنە. باڵە زۆر باشە. خاتو زەینەب کەواتە ئەزانین لەوەی کە ئێستا ژنان شان بەشانی پیاوان لە هەموو کایەکانی ژیاندا لەگەڵ پیاواندا تێ ئەکۆشن و لە هەموو بوارەکاندا کار ئەکەن، کەواتە ئەتوانین بڵێن خاتو زەینەب لەڕێی ئەم بەرهەمەوە پیشانی داوە لەوەی کە بەرهەمێکە بە تەواوەتی جێدەستی ژنانی پێوە دیارە و بەرهەمێکە لەوەی کە ئازایەتی ژنان دەرئەخات. خاتو زەینەب ڕۆلا ژن لە کێلەکە زلام jî tiştekî pir girîng e ji xwe netene wek xebatekî ku jin pê birabe jin dibêjin ciyê xwe di ku derê de hebe ew deber ew deber di aliyê hunerî de be aliyê eskerî de be di kîjan warî de be rolek û misyonekê xwe yê cuda dilîze qutbî dîsa. بەڵێ خاتو زەینەب jin cihê xwe di ku derê de bigire berdewam bikim lê. باڵێ بەڵێ خاتو زەینەب گوێمان لێتەوە بەردەوام بە باسی بەرهەمەکەتمان بۆ بکەوە باسی هاوکارم پەیوەند پرسیاریەوەی لێکردی کە ئەتانەوێت لە ڕێگەی ئەم کلیپەوە ئازایەتی خانمان دەربخان بە تایبەت خانمانی ڕۆژاوای کوردستان. Şxwavî mînakê hene li ber çav be netene jinê Kurd netene li Rojavayê Kurdistanê li hemû deverê cîhanê evan mînakên ku işkenceyên li ser jin tên kirin li ber çav in û rojane em rastî wan pirsgirêkan tên em wan tiştan li ber çav dibînin. Di heman demê de maxwest em navê berhemê jî bi navê tol derxînin. تۆل نەتەنێک و بە تۆلێ عەسکەری ببە یعنی تۆلێ لەشکەری چێکداری ببە تۆلێ مە بە ڕیا هونەر هەمێ ریان هونەرێ دەستکەفتیên ku niha me dest xistine em pêşkêşî wan jinên ku netene li Rojavayê Kurdistanê li ku derê dibêjî em wî diyarî ew hestên ku rojane pêr rûbirû tên jiyaner tiştên ku derbas dikin hêviya me ew ku ev berheme me jî bibe riyekî çavdêriyekî ji bo her jinekê ku em bibin çavkaniyekî ji her kesekî ku me guhdar bike heman demê de hedef û armanca me ji vê karî re nas bike ku ne tenê wekî stranekî em derxînin holêyan tenê wekî klîpekî em bisewrînin û daxînin ser medyaya civakî
شخوا هر کارو خباتك هدف و ارمانجك جيجي هيا شخوا ما اني سر زمانجي كو هدف ما هدية ما جيجي او كو ام دنگ خوا بگیرن همه جنن جهان جي كو ام دستك بن جبوي هبدوجي كي جانواري ده جببه ام وكي جنجي پشگرتيا هبدو بكن بەڵێ اینجا وەکەزانین لەوەی کە ئەم بەرهەمە لە ستانەوەتی کارەکانی لەلایەن ژنانەوە بۆ ئەنجامدرا چ لە ئاواز و میوزیک جابە ئێستا ئێمە لەگەڵ بینەران بینەری ئەم بەرهەمانوێی خاتوو زەینەب بین. خاتوو زەینەب دەستان خۆش بێت کارێکی زۆر جوان و زۆر جیاواز ئەمە خانمانی کووردە هەر کارێک بکەن و دەست بەنە هەر کارێک بێگومان جیاوازترین و جوانترین کار پێشکەشەکەن. دووبارە دەستان خۆش بێت خاتوو زەینەب باسێکی کار و پرۆژەی داهاتوومان بۆ بکەیت چ بەڕێزت چ وەکو ئەو خاتونانی کە لەم بەرهەمەیە کاریان لەگەڵا کردووی. بله شوا برهمه مای یکمین بو وکه استودیوی لپیشیا ماجی کارو خباتن برفرهتر جی هنم دان پیشیا خوا یک جوان کارو خبات از کارم بجم کو لنگویجین مای کم نشوپی تایبتی هرم روجاوا کو ام به دنگین خوا به هنر خوا یا جن بکن لا برسانية ويبة نكو أم نوجانية كيكو رحوه نرجي بكوجن أم هول ددنكو بوي رح رسانية وينا أم وان نوجان بكن وبحميد قالي خوجي ويا دوباره بدن جهدار كرنج بركو طيبت أف مجاركو قريداي ونرى مايا كبنشوب دبكو هدي تي وندا كرن لأم دخوازن كوي تشتي دوباره بدن گهدار کرن و هول بدن نه ولدار کرن جبركو او چاندا كيماية و چاندا ماجي بيوسته تمي نوجان به تمي چاندا كي گش به ناب حمو گلان دجي وره گهدار کرن. بەڵێ خاتوو زەینەب هەرچەندە من پێم ناخۆشە کە ئێستا لەم پارچەکانی دیکەی کوردستان بەڵام بەداخەوە لەوەی کە هەمیشە ئاڵێنەوانێ کوردستانمان دابەشکەوە بەسەر 4 پارچە پەیوەندی چۆنە لەگەڵ هونەرمەندانی پارچەکانی دیکەی کوردستان بە تایبەتی هونەرمەندە ژنەکان پەیوەندی ئێمە بڕاستی گاوێ مای هونەرێکی نانوویە لێ وەکی یەکڕاست پەیوەندی ئێمە هین بە هونەرمەنددارەتن هەیە بەرکو و هاتیە دامەزراندن خەباتێمە ئەم هەول بدن و پەیوەندی ئێمە چێ ببن دەدەمێ پێش بە هەمێ کەسێن هونەرحەز کەسێن و بە هونەرێرە مژول دبن تایبەتی ژن. بەڵێ خاتوو زەینەب لە کۆتاییە ئەگەر شتێکت هەبێ بتەوێ ئاماژەی پێبەیت یان پەیامی کۆتایی تۆ چییە ئەگەر بتەوێت لە کورسات مەگەزینەوە شتێک بگەێنیت؟ بەری هەر تشتیان کێفخۆش دەبنج بۆی دەستەکە گەلێمای کوڕاستیش بۆی گەڤەمای یەکێ بوو لێ پێشوازیەکی پر گەرمش بۆ ماهات ئەم لوەیەکی گەلێکی دڵشاد بوون هێڤیا ما ئەوەژێ و هەر کەسێکی ما گوهدار بکە بەرهەمێ ما بدلێ وان بن ببن پشگرتیش بۆی ما ڕاستیژیش بۆ کو ئەم وەک ژنجی هەنێک گاڤان بدن ناوێتن دناڤە بان شەرت و مەرجên زەحمەت دەژی هێڤیا ما ئەوە و پێشەرۆژی وێ بەرهەمن باشتر جی دەرکەبن هەولێ. دەستان خۆش بێ و بە هیوای بەردەوامی و بە هیوای کاری باشتر و زۆر زۆر جوانتر و جیاوازتر سوپاس بۆ تۆ لە ڕۆژاوای کوردستان لە قامیشلۆی ئازیزەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت کە گفتوگۆمان لەسەر ئەم بەرهەمەتان کرد کە بڵاو بوو و باسمان لە بەرنامە و پرۆژەی داهاتووشتان کرد. دووبارە سوپاس بۆ تۆ دووبارە پیرۆزبایتان دەکەین بۆ بڵاوبوونەوەی ئەم بەرهەمەتان.